سەرکەوتنی جەماوەری لە بایکۆتی هەڵبژاردندا بەرەو پەرەپێدان بە بزوتنەوەیەکی شێلگیر و هەمەلایەنەی داواکاری تەوەر. ڕژێمی ئیسلامی ڕۆژی هەینی 25ی پوشپەڕ لە خولی دووەمی شانۆی هەڵبژاردنەکەیدا یەکێک لەبێ ڕەونەقترین بەناو هەڵبژاردنی لە ژیانی 45 ساڵی سیاسی خۆیدا بەڕێوە برد. لەم پرۆسەیەدا بەپێی ئەنجامە فەرمیە ڕاگەیەندراوەکان مەسعود پزیشکیان وەک جێنشینی ڕئیسی و سەرۆک کۆماری داهاتووی ئێران دیاری کراوە کە گومان لەوەدا نییە کە لە هیچ بوارێکدا و بە تایبەت لە پرسی هەڵبژاردندا هەرگیز ئاماری واقعی لە زمانی کاربەدەستانی کۆماری ئیسلامی نابیستین. واقعیەتی ڕێژەی بەشداریکردن دەبێت لەو چۆڵی و بێدەنگیەی کە بەسەر ناوەندەکانی دەنگداندا زاڵ بوو ببیندرێت. واقعیەت دەبێت لەوەدا ببیندرێت کە تەنانەت ئامارە ساختە و دەستکاری کراوەکانیش نەیانتوانیوە ڕێژەی بەشداریکردن لە گەڕی یەکەمدا زیاتر لە 38 و لە گەڕی دووەمدا کەمێک زیاتر لەو ڕێژەیە ڕابگەێنن. واقعیەت دەبێت لە گلەیی و گازندەی خامنەیی لە ڕۆژگار لەوەی کە بۆچی خەڵک بۆ جۆرە پشتیان لە سندوقەکانی دەنگدان کردووە ببینرێت. هەڵسەنگاردنێکی بابەتیانە بۆ کەمی ڕێژەی بەشداریکردن و دەنگە پوچەکان دەری دەخات کەم شانۆی هەڵبژاردنە لە ڕاستیدا وەک ڕیفراندۆمی نایەکی لێبراوە نەبوو. بەبوونی کۆماری ئیسلامی و جەماوەری لەم نەبەردەبدا سەرکەوتنیان بەدەزێنە. نابێ ئەومان لەبیر بچێت کە لەم نێوەندەدا خەڵکی کوردستان بەشداری نەکردنی لێبراوانەی لەم گاڵتەجاڕیەدا بەشێکی زۆری ئەم سەرکەوتنیان بە ناوی خۆیان تۆمار کردو. جارێکی دیکە نای لێبراوانەی خۆیان بە دەنگێکی بەرزتر بە کۆماری ئیسلامی ڕاگەیان. یەکدەنگی خەڵکی کوردستان لەم ڕۆژەدا هێمایەکی تر بوو لە زیندووبوونی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان. جەماوەری خەڵک بە بەشداری نەکردن لەم گەڵتەجاری هەڵبژاردنەدا بە هەموو خەڵکی جیهانیان نیشاندا کە ئەم دەسەڵاتە هیچ شەرعێتێکی نییە و تەنیا بە زەبری زۆر و سەرکوت خۆی بەسەر خەڵکدا سەپاندووە. تا ئەو جێگایی پەیوەندی بە ڕیفۆرم خوازانی دوورخراوە لە دەسەڵات هەیە کە ئێستا بەپێی بەرژەوەندی نیزام کاندیدەکەیان کە بە وتەی خودی ئەو قاڵبووی ناو ویلایەتە سەری لە سندوقی دەنگدان دەرهێناوە. هەر ئەو پرۆسەیە بەرەو پێش دەبن کە لە ڕابردوودا وەک پشتخزمەتێک بەرەو پێشیان بردەبوو. لە ڕاستیدا داهاتووی سیاسی ئێران ئەوان دیاری ناکەن، هەرکی ئەوان یارمەتیدان بەمانەوەی ڕژێمی ئیسلامیە کە ئیتر کار لە کار ترازاوە و ئەوان تەنیا ئەبڕووی خۆیان دەبن و ئێمە دەخەنە ڕەنج و زەحمەتەوە. ئاخێزی سەرتاسەری بەفرانباری 96 وەک خاڵێکی وەچەرخان کۆتایی بە هەژمونی گوتاری ڕێفۆرم خوازانی حکومەتی بەسەر کەش و هەوای سیاسی ئێراندا هێنا. تا ئەو کاتە زیاتر لە 26 ساڵ بوو کە ڕیفۆرم خوازانی حکومەتی هەوڵیان دەدا خەبات لە چوارچێوەی یاسای بنەڕەتی و یاسا و ڕێسا ئیسلامیەکاندا بکەن. بەبەستێنی سەرەکی ناڕزایەتی لە دژی دۆخی هەبوو. ئەوان بەڵێنیان بە خەڵک دەدا کە دەتوانن چوارچێوەی هەمان یاسای بنەڕەتی و بە هەمان پێگاتی حکومەتی پشتبەست و بە ویلایەتی فەقێ و شۆڕای نیگابان و هیتر چاکسازی لەم ڕژێمەدا بکەن. بەڵام بینیمان کاتێک لە هاتنە سەرکار هەروەک چاوەڕوان دەکرا خەڵک نە هەر بە ئازادی و خۆشگوزەرانی زیاتر نەگەیشتن بەڵکو هەمان ڕێگەیان درێژە پێدەدا کە وەلی فەقێ بۆی دەستنیشان دەکردن. قەتڵە زنجیرەیەکان لە سەردەمی حکومەتی خاتەمیدا ڕوویاندا و ژمارەی ئێعدامەکان لە سەردەمی ڕۆحانیدا ڕیکۆردی شکاند. هەڵاوسانی دوو ڕەقەمی و دزی و گەندەڵی لە ڕادەبەدەر هەر لەو ماوەیەدا پەرەی سەند و لە سەردەمی ڕئیسیدا بەردەوام بوو. ئاخێزی مانگی بەفرانبار استراتێژی و گوتارەی ڕێفۆرم خوازانی حکومەتی تێکشکاند و شۆڕشی ژن ژیان ئازادی ڕێگای دەربازبوونی لەو بازنەی بێ ئاسۆیە نیشاندا کە ڕیفۆرم خوازانی حکومەت پێکیان هێنابوو. واقعیت ئەوەیە کە پێکهاتی دەسەڵات لە کۆماری ئیسلامیدا کە لە یاسای بنەڕەتی ڕژێمدا کۆکراوەتەوە لەسەر بنەمای زەوتکردنی مافە سەرەتاییەکانی خەڵک دامەزراوە. بڕبڕەی پشتی ئەم یاسایە ئەسڵی ویلایەتی مطلقەی فەقێیە، ئەسڵێکی کە دەسەڵاتێکی ڕەها دەدات بەوە لێ فەقێ و سەرجەمە و ئۆرگانانەش کە بەڕەواڵەت هەڵدەبژێردرێن ئۆرگانێکی بێدەسەڵات دەبن و کاکاریان تەنها بریتیە لە ڕازاندنەوەی ڕواڵەتی ڕژێمی ئیسلامی. لە ڕاستیدا دەسەڵاتی سەرڕۆی ویلایەتی فەقێ شتێک نییە جگە لە درێژە پێدانی تونند و تیژی تر و وەحشیانەتر و دواکەوتانەتری ئەو دەسەڵاتە پاشایەتیە 2500 ساڵەی
کە کۆمەڵانی خەڵکی ئێران هەر لە شۆڕشی مەشروتە خوازانەوە تا شۆڕشی ڕێبەندانی 1357 و هەتا ئێستاش هەوڵیانداوە و هەوڵ دەدەن کە خۆیان لە دەستی ڕزگار بکەن و مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان بەدەست بهێنن. ئاشکرایە کەم ئامانجە لە ناو سندوقەکانی دەنگدانی ژێر دەسەڵاتی ویلایەتی فەقێ و سپای پاسداراندا بەدی نایەت بەبێت یەکشکاندنی دام و دەستگاکانی سەرکوت و بەبێ لە کارخستنی هەیکەلی پڕۆکراتیکی دەوڵەتی لە ڕێگەی خەباتێکی کۆمەڵایەتی و مەدەنی بەربڵاوە و هەروەها تێکشکاندنی دەسەڵاتی مطلقی ویلایەتی فەقێ بە شۆڕشێکی جەماوەری ناتواندرێت ڕێگای پێکهاتنی ئۆرگانەکانی دەسەڵاتی زۆرینەی ڕەهای کۆمەلگا خۆش بکرێت. کۆمەلگای ئەمڕۆی ئێران نەک هەر ڕێگای ڕیفۆرم و چاکسازی لە ڕێگەی ئەم یاسا بنەڕەتی ئێستاوە وەک بەشێک لە ڕیفۆرم خوازانی دوورخراوە لە دەسەڵات خەیاڵ دەکەن، بەڵکو ڕێگای شۆڕشێکی جەماوەریان گرتۆتە بەر. ئۆرگانەکانی دەسەڵاتی جەماوەر دەتوانرێت لەسەر وێرانکانی پێکهاتی دەسەڵاتی سەرەڕۆی مەزهەبی بنیاد بنرێت. ئەو شتەی کە کرێکاران و زەحمەت کێشان و زۆربەی هەرە زۆری کۆمەڵانی خەڵکی ئێران دەیانەوێت بریتیە لە کۆمەڵگەیەکی ئازاد و بەرابەر و بەدوور لە هەر چەشنە ستەم و چەوسانەوەیە، کۆمەڵگایەکی بەدوور لە هەڵاواردنی جنسیەتی و ڕەگەزی کە تێیدا ئازادی بێشەرت و مەرجی سیاسی بوونی هەبێت. خەڵک ئازاد بن کە خۆیان ڕێک بخەن، یەکێتی و ئەنجومەن و ڕێکخراوە سەنفی سیاسی و ئەدەبی و فەرهەنگیەکانی خۆیان هەبێت. ئۆرگانەکانی دەسەڵاتی خۆیان لە هەموو ئاستەکانی کۆمەلگادا هەر لە کارگە و کارخانەوە بگرە تا ئیدارە و گەڕەک و قوتابخانەکان و شار و گوند و هەتا پارێزگا و سەرتاسەری وڵات ڕێک بخەن و ئازادی ڕاستەقینە و نیزامێکی دیموکراتیک بەکردەوە جێگیر بکەن. بەرابەری مافی ژن و پیاوان لە هەموو بوارەکاندا، نەهێشتنی هەر چەشنە هەڵاواردنێکی نەتەوەیی و ڕەگەزی ئاینی و فەرهەنگی و بە تایبەت مافی دیاریکردنی چارەنووس بوونەتەوە ستەم لێکراوەکان دابین بکرێت. بەڵام سیستەمێکی حکومەتی لەم چەشنە ناتوانێت بە بەردەوامی و سەقامگیری بمێنێتەوە مادەم گەشەی ئابووری و فراوانبوونی پێداویستیە مادی و فەرهەنگیەکانی مرۆڤەکان و سەرنجام یەکسانی و خۆشگوزەرانی لە ژیانی سەرجەم دانیشتوانی ئەم کۆمەڵگایی تێدا دەستەبەر نەکرێت. خەڵک نان، کار، ئازادی و بەدیهێنانی هەملایەنە و بێ ئەملا و ئەولای ناوەڕۆکی دروشمی ژن ژیان ئازادیان دەوێت. ئەم کۆمەڵگە داواکاریە جەماوەریە لە سندوقەکانی دەنگدانی ڕژێمی سەرەڕۆی مەزهەبی کە لەلایەن باندە مافیاکانەوە بەڕێوە دەبرێت چاوەڕوان ناکرێت. ئەوەی کە پێویستە لە سبەی ڕۆژ دوای کۆتایی هاتنی شانۆی هەڵبژاردن بە بەردەوامی هەوڵی بۆ بدرێت، بریتیە لە پەرەپێدان بەو بزوتنەوە بەرین و داواکاری تەوەری کە ویست و داواکاریەکانی تەنانەت لە ئاسی بەڵێنیشدا لە دیبەیتەکانی هەڵبژاردن و تەنانەت لە قسە و باسەکانی پزیشکانیشدا کە خۆی بە ڕیفۆرم خواز ناو دەبات هیچ ڕنگدانەوەیکی نەبوو. بزوتنەوەی کرێکاران، ژنان، خانە نشینان، پەرستاران و مامۆستایان، پەراوێز نشینان و خوێندکاران و نەتەوەستەم لێکراوەکان دەبنە میحوەری پێشهات و ئاڵوگۆڕە سیاسی کۆمەڵایەتیەکانی داهاتوو لە ئێران. لە ڕەوتی وەهانە بەردێکی بەردەوام و بێپسانەوەدایە کە وشیاری و ڕێکخراوە و ڕێبەریش شکڵ دەگرێت.